سێبەری مەرگ فڕۆکە وێرانکەرە نادیدەکەی ئەمریکا بەسەر هەر ئاسمانێکی شەردا بفرێت تەنیا خۆڵەمێش لەسەر زەویەکەی جێدەهێڵێت. هیچ سیستەمێکی ڕادار نایخوێنێتەوە و هیچ تەکنەلۆژیایەک نایناسێتەوە. نەدەزانیت کەی دەفرێت و نەدەزانیت کەی دەگاتە ئاسمان و کەی گورزە وێرانکەرەکەی دەوەشێنێت. فڕۆکەی جەنگی B2 سپێرد گرانترین فڕۆکەی شەبەح لە مێژووی مرۆڤایەتیدا. نرخی یەک دانەی دەگاتە 2 ملیار دۆلار. لە جیهاندا تەنیا 19 دانە لەم فڕۆکەیە هەیە، بەڵام تەنیا دانەیەکی بەسە بۆ ئەوەی باڵانسی شەڕ بگۆڕێت. ئەم فڕۆکە کیشوەر بڕان لە توانایدا هەیە 11,000 کیلۆمەتر ببڕێت بەبێ وەستان و بۆمبی ئەتۆم لەگەڵ خۆیدا هەڵبگرێت. بۆ ئەوە دروستکراوە بەهێزترین سیستەمەکانی ڕادار نەیناسنەوە و لە نێو شەپۆلی ڕادارەکاندا بەبێ دەنگی ئاسمان دەبڕێت. شێوە سەیر و تۆقێنەرەکەی بۆ نمایش و سەرنجڕاکێشان نییە، بەڵکو ئەو پەڕی لێزانی ئەندازەی تیادا بەکاراتووە دیشکی ڕادارەکان هەڵدەمژێت و سەر لە هەموو شەپۆلەکان تێک دەدات. کاتێک بڕیار دەدات ناوچەیەک بۆردومان بکات، دوژمنەکەی ئەو کاتە پێی دەزانێت کە دەنگی تەقینەوە دێت و هەموو شتێک لەسەر زەویەکەی دەسووتێنێت. کامێرا و سیستەمە پێشکەوتۆکەی خشەی مار و مێر و تۆمار دەکات و کە گورزی وەشاند هیچ هێزێکی سەربازی نییە ڕێگەی لێ بگرێت. هەر کاتێک ئەمریکا ئەم فڕۆکەیە بنێرێتە ئاسمان بۆ ئەوەیە بە دنیا بڵێ کەس لە ئاسماندا لە ئێمە ناباتەوە. بۆ یەکەم جار ساڵی 1999 ئەم فڕۆکەیە لە شەڕدا بەکارات و هێرشی کردە سەر سربیا. لە دوای ئەوە لە شەڕەکانی ئەفغانستان و عێراق و لیبیادا بەکارهات. فڕۆکەکە خاوەنی ژمارەی پێوانەی زۆرترین ماوەی فڕینە. ساڵی 2001 لە شەڕی ئەفغانستان 44 کاتژمێر لەسەر یەک بە ئاسمانەوە بووە. ئێستا لە ململانەی ئیسرائیل و ئێراندا B2 سپێرد زۆر ناوی دەهێنرێت، چونکە هەمووان پێیان وایە ئەگەر ئەم فڕۆکەیە بێتە ناو شەڕەکەوە ئەوە پرۆگرامی ئەتۆمی ئێران فاتیحای لەسەر دەخوێندرێت.